كتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڵی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڵی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڵی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ڕازمان کوردستانە ئازاد و ئاوەدانە نیعمەتی خوای میهرەبانە ڕێزی وا لەسەر چاوانە ڕێزی وا لەسەر چاوانە